إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. أما بعد، فإن خير الكلام كلام الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وآله وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. خۆشەویستان، ڕاستیەک هەیە هیچ کەسێک ئینکاری ناکات، نە دیندار و نە بێدین، ئەویش مردنە. هەر کەسێک لە ئێمە کە ئێستا لەسەر ئەم زەویەدا زیندوین، شوێنێک هەیە ئێمەی تیا دەشاررینەوە، پارچە زەویەک هەیە مەتر بە 2 مەتر ئەبێتە قەبر و گۆڕی ئێمە. جا بۆیە باسی مردن بکەم یا باسی نەکەم، ئەوە شوێنی تۆ منە. خۆتی بۆ ئامادە بکەیت و خۆتی بۆ ئامادە نەکەی هەر جێگای من و تۆیە. چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، خۆشەویستی خوا صلی الله علیه وسلم، لەو مردنە ڕزگاری نەبووە. هیچ پێغەمبەرێک لە پێغەمبەران ڕزگاری نەبووە، سەلامی خوایان لەسەر بێ. لە حەدیثێکی صحیحدا هاتووە لە بوخاریدا، دەفەرمێ کاتێک کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نەخۆشیەکەی قورس بوو، پێش ئەوەی وەفات کە بە نەخۆشی وەفاتی کرد صلی الله علیه وسلم. کاتێک کە نەخۆشیەکەی قورس و گران بوو، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەندێک جار ئاگای لە خۆی نەدەما، ئەوەندە قورس بوو نەخۆشیەکەی، بێهۆش دەبوو، زۆر بە قورسی سەر ئێشەی گرت خۆشەویستی خوا صلی الله علیه وسلم. فاتیمەی کچی هاتە لای تەماشای کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم حاڵی زۆر خراپە. فەرمووی: وا کەڕ بە ئەباه، وای باوکم چەندە لە ناڕاحەتیایە. باوکم چەندێ ئازاری هەیە، باوکم چەندێ لە ئازار و ناڕاحەتیدایە. خۆشەویستی خوا فەرمووی صلی الله علیه وسلم: لەیس علی ئەبیکی کەڕب بعد اليوم. ئەی فاتیمە، لە ئەمڕۆ بەدواوە باوکت دیتە تووشی ئازار نابێت، تووشی ناخۆشی و ناڕاحەتی نابێت. دوای وەفاتی تەواو باوکت صلی الله علیه وسلم کە محەممەدە صلی الله علیه وسلم، دوای ئەمڕۆ ئیتر ناڕاحەتی و ناخۆشی نابینێ. بەڵام قوڕ بەسەر ئێمە، لەوانەیە ئێمە دوای مردنمان ناخۆشی و ناڕاحەتیمان دەست پێ بکات، عەزاب و ئازارمان دەست پێ بکات، کەواتە ئەمڕۆ خۆتی بۆ ئامادەکە. بەڵام کاتێک کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وەفاتی فەرموو، فاتیمە ڕەزای خوای لێبێ فەرمووی: یا ئەبەتاه ئەجاب ربا دعاه. ئەی باوەگیان، خوای گەورە بانگی کردی، تۆش وەڵامی خوای گەورەت دایەوە، چووی بۆ خزمەتی خوای گەورە. یا ئەبەتاه من جەنەة الفیردەوس مەواه. ئەی باوەگیان، تۆ فیردەوس جێگای تۆیە، تۆ لە بەرزترین شوێن دای. بەڵێ دوای وەفاتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، فاتیمە 6 مانگ ژیا. ئیمامی ذەهەبی دەفەرمێ وەکو چۆن بەفرێک شتێک دەتاوێتەوە، ئاوا تاوایەوە لە دوای مردنی باوکی صلی الله علیه وسلم. 6 مانگ دوای مردنی خۆشەویستی خوا صلی الله علیه وسلم، فاتیمەش وەفاتی کرد، چونکە خۆشەویستی خوا فەرمی صلی الله علیه وسلم پێشتر پێیوت: یەکەم کەسێ لە ئەهلەکەی من دەگا بە من تۆی. بەڵێ، بەڵام کاتێک کە شاردیان و دەفنیان کرد، فاتیمە ڕەزای خوای لێ بێ فەرمووی: یا ئەنەس، ئەی ئەنەسی کوڕی مالیک، ئەی خزمەتکاری پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، ئەطابت ئەنفسکم أن تحثوا على رسول الله صلى الله عليه وسلم التراب. تخوا چۆن دڵتان هات، چۆن دڵتان هات خۆڵکەن بەسەر پێغەمبەری خوادا صلی الله عليه وسلم، چۆن دڵتان هات، چۆن توانیتان خۆڵ بکەن بەسەر خۆشەویستی خوادا صلی الله عليه وسلم. ئەوە سونەتی حەیاتە، بێ هەمومان بشارڕینەوە. کەواتە بەڕێزم،
خۆت بۆ مردن ئامادەکە. خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم ژیانی بەجێ هێڵا بەڵام بەسەر بەرزی دەی تۆ شوێنی ئەو بکەوە بۆی تۆش بەسەر بەرزی ئەم ژیانە بەجێ بهێڵی. دڵنیا بە ئەو ڕۆژە ناخۆشە دێتە پێشمان کە ڕۆژی مردنمانە هەموو ئازیزەکانمان لە دەورمان کۆ دەبنەوە، بەڵام ئێمە لە ناڕەحەتی خۆمان داین، لە دەردی خۆمان داین، لە ئازاری خۆمان داین. جا خۆزگەم بەو کەسەی لە دوای مردنی ئازارەکانی کۆتایی پێدێ، خۆزگەم بەو کەسەی لە دوای مردنی دڵخۆش و بەختەوەرە ناخۆشی و ناڕەحەتی نامێنێ. کەواتە مردن براگەورەی هەمومانە وەک خۆمان دەڵین، بەڵام دەبێ حسابی براگەورەی بۆ بکەین، خۆمانی بۆ ئامادەکەین. ئەمە خۆ ئامادەکردنە بۆ مردن دوای بانگ گشتان دێن بۆ نوێژی جومعە زۆر بەتان. ئەمە ترسانە لە مردن و قەبر و قیامەت؟ حاشا! ئینسانێک لە قەبر و قیامەت بترسێ، لە خوا بترسێ، لە دوای بانگ نایە بۆ نوێژی جومعە، نە جارێ، نە دوو جار، نە 20 جار. بۆ درەنگ دێنمەوە بە جومعە، ئیشتان چیە لە ماڵەوە؟ نیو سەعات وازە مۆبایلەکەت بێنە، لە خوا بترسە. ڕۆژێ دێ ئەو ڕۆژێ دێتە پێشت دڵنیا بە ڕۆح لە لاشت دەرەکرێت. بەڵێ خۆشەویستان، کاتی مردنمان هات بەخوا ئیزنمان پێ نادرێ، داوای ڕوخسەتمان لێ ناکرێ. مەلایکە نافەرمێ تۆ سەعاتێتر 2 سەعاتە ڕۆژێتر تۆ دەمریت. کاتی مردنت هات پرسە پێ ناکرێ. ولن يؤخر الله نفسا إذا جاء أجلها. خوای گەورە دەفەرمێ هیچ نەفس و ڕۆحێک تاخیر نابێ کاتی مردنی، کاتی مردنی هات. تاخیربوونی نییە یەک چرکە. ئیتر لە هەر شوێنێ بژیت، دەسەڵاتدار بی، بێدەسەڵات بی، سەدەها دەسەڵاتدارێ بە بەرچاو حیمایەکانەوە مەلەکل مەوت ڕۆحی دەکێشە و پاڵی دەخات. بۆیە کاتی مردنت هات تاخیربوونی نییە، لە خاریجی لێرەی تەمەنە درێژ نابێت، کۆتایی پێ هات و بڕاوەتەوە. کەواتە ئەمڕۆ خۆت ئامادەکە، چونکە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم هیچ کەسێک لە ئێوە نامرێ حتا یستەکمل ڕیزقەه، حتاکو ئەو ڕزقەی هەیەی تەواوی نەکە. کە خواردنت لەسەر زەویان نەما ناتوانێ قومی ئاو بخۆی، یەک قومی ئاو بخۆی، ناتوانی دەنکە برنجێک بخۆی، ناتوانی پارویە نان بخۆی، چونکە لە دنیادا ڕزقت کۆتایی پێات، ڕزقت بڕا. جا ئەو ڕۆژە لە پێشمانە، کۆتایی بە ژیانمان دێ، کۆتایی بە خواردنی سەر زەویمان دێت. بەڵام ئایا چەندێک خۆمان ئامادە کرد بە ئەو ڕۆژە؟ هیچ کەسێک لە ئێمە پرسی پێ ناکرێت کەی دەمریت خۆت ئامادەکە بۆ مردن. ئەوە هاتین کاتێک دەزانی لار دەبیتەوە، کۆتایی بە ژیانت دێ، کاتێک بڕیارت لەسەر ئەدرێ تۆ ئاگات لە هیچ شتێک نییە. خۆشەویستان، وەڵڵاهی ڕۆژێک دێت، شەوێک دێت، ئیتر ئایا لە شەودا دەمرین یا لە ڕۆژدا؟ ئەو شەو ڕۆژە خوای گەورە فەرمان دەکات بە مەلائیکە بڕۆن ڕۆحی فڵان کەس بکێشن، بڕۆن ڕۆحی فڵان ئافرەت و فڵان پیاو بکێشن. بەڵام کاتێک ئەو فەرمانە لایانی خوای گەورە دەرئەچێ بۆ مردنی ئێمە ئاگامان لەو فەرمانەی خوا نییە. ئەوەندە کوتوپڕە. کاتێک ئەزانی بە چرکەیە کۆتایی بە ژیانت، بە دەقەیە کۆتایی بە ژیانت دێ. ئەو فەرمانەی کە خوا دەری کردووە فڵان کەس ئەمڕۆ دەمرێ، تەواو. ئێمە ئاگامان لێی نییە، نازانین ئەمڕۆ چەند کەس فەرمانی بۆ دەرچۆ بمرێت، بەیانی دوێنێ هەموو ڕۆژەکان. ئێمەش ڕۆژێک لەو ڕۆژانە، شەوێک لەو ڕۆژانە لەو شاوەمان بەردەکەوێ، بەڵام نازانین چی کاتێک. کەواتە خۆت ئامادەکە، خۆت ئامادەکە بۆ مردن، چونکە کاتێکە هات لەوانەیە ئێمە لە مزگەوتا بین کاتی مردنمان، خوا لەو کەسانەمان بگێڕێ، لەوانەیە خەریکی قورئان خوێندن بین، لەوانەیە دەستمان بە زیکرەوە بێت. چەندها کەسمان بینیوە لەسەر قورئانەکە گیانی دەرچووە، حەش و بەدەم گۆرانی و مایکە بەدەست بۆ ڕێک لار بەتۆ مردو، هەیە لە ڕەقسا مردووە، هەیە لە مزگەوتا ئەمرێ. کەواتە تۆ نازانی چی کاتێک دەمریت، چی دەقە و چرکەیەک. کاتێکیش کە مردی تەواو بڕیاری دەرچوون دەرکراوە فڵان کەس دەبێ بمرێت ئەمڕۆ، فڵان دەقە تاخیربوونی نییە. کەواتە ئاگادار بە. لەوانەشە لە حەفلا بی، خەریکی هەڵپەڕکێ بی، لەوانەیە بووک بی،
خوشکی بەڕێزم بە بووکی بم ڕۆحت بکێشن، لەوانەیە خوشکە بەڕێزەکەم بە سافیرەی ڕۆحت بکێشن، ئەو کاتە تۆ شەرمەزاری لای خوا دەبیت. ئەوەی لەسەر چاکە بمرێ ئینشاءڵڵا خوای گەورە خۆشی دەوێت، نیشانەی ئاخرە خێریە. ئەوەشی لەسەر خراپە و تاوان بمرێ پەنا بەخوا، دیار ئەو کەسە ئاخر خێر نەبوو، خوا خۆشی ناوێ. کەواتە خۆت ئامادەکە، ڕۆژێک شەوێک دێ کۆتایی بە تۆ دێت. کەواتە ئەو شتە لەبیر مەکە، مردن دەبێ خۆتی بۆ ئامادەکەی، چونکە مردن پرسە پێ ناکرێ و وەکاتەکەشی نازانی چی کات و چ دەقەیەکە. بۆیە خۆتی بۆ ئامادەکە بۆ ئەوی کاتێک کە مردی خوای گەورە لە خۆت ڕازیکەی ئینشاءڵڵا. یا ربی خوای لە گوناهەکانمان خۆش بی، خوای گیانە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بی، یا ربی خوایە لە کاتی مردنمانە ئاخرمان بەخێر بگیر و ڕەحمان لێ بکە یا رب العالمین، ئامین. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خۆشەویستان، هەر کەسێک لە ئێمە لەم زەویەدا شوێنێک هەیە ئێمە تیا دف نەکرین، ئەشارڕینەوە. شوێنێک دیاری کراوە بۆمان، خوای گەورە دەزانێت ئەو شوێنە شوێنی مردنی ئێمەیە، شوێنی شاردنەوەی لاشەی ئێمەیە. بۆیە لە حەدیثێکی صحیح داهاتوە لە صحیح تورمذی دەفەرمی ئیمامی عوسمانی کوڕی عەفان ڕەزای خوای لێبێ کە مەلایکەی خوا شەرمی لێ کرد، ڕەزای خوای پەروەردگاری لێبێ، هەر کاتێ لەسەر قەبرێک بوەستایە دەستێک کرد بە گریان، بە جۆرێک دەگریا هەتا هەموو ڕیشی تەڕە بوو. کێ؟ ئیمامی عوسمان ڕەزای خوای لێبێ، مزگەنی بەهەشتی پێدراوە. قڕ بەسەر من و تۆ چیمان کرۆ بە قیامەت؟ بەڵێ ئەوەندە دەگریا لەسەر قەبرەکە، فرمێسک ڕیشی هەمووی تەڕ ئەکرد، ڕیشیشان گەورە بوو، ڕەزا و ڕەحمەتی خوایان لێبێ. دەیانوت ئیمامی عوسمان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم باسی بەهشت و جەهەنەم بۆ دەکا، بەم شێوەیە ناگریت، بەڵام بۆچی ئەوەندە دەگری؟ دەیفەرموو بیستم لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەیفەرموو قەبر یەکەم شوێنی مرۆڤە لە دوای مردنی، یەکەم منزڵ و جێگای مرۆڤە. بۆیە فإن نجا منه فما بعده أيسر منه وإن لم ينجو فما بعده أشد منه. سبحان الله، أشد منه زۆر خەتەرە. جا دەیفەرموو ئیمامی عوسمان ڕەزای خوای لێبێ، خۆشەویستی خوا فەرمی صلی الله عليه وسلم قەبر یەکەم هەوارگەی مرۆڤە، یەکەم شوێنێکە لە دوای مردنت لێیدا ئەبەزیت. جا پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم هەر کەسێک قەبرەکەی ئاسان بێ و لە قەبرەکە ڕزگاری بێ و لە پرسیارەکانی ناوگۆڕ ڕزگاری بێ، ئەوە دوای مردنەکەی، دوای پرسیارەکانی ناوگۆڕی هەمووی ئاسانترە. واتە ئەو سێ پرسیارەت وەڵامدایەوە فما بعده أيسر منه، ئەوەی کە لە دوای پرسیارەکان دێ ئاسانترە، واتە قیامەتت ئاسانترە. کەواتە ناخۆشترین قورسترین شت لەم دنیادا کە مرۆڤ تووشی بێرە دوای مردنی، پەنا بەخوا پرسیارەکانی ناوگۆڕە. یا ربی خوایە زمانمان فەسیح کەی لەو کاتە بێ کەسێماندا. وفەرمی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەر کەسێکیش ڕزگاری نەبێ لە قەبر لە پرسیارەکانی ناوگۆڕ، ئەوە دوای پرسیارەکانی قورستر و گرانتر دەبێت. کەواتە ئەمڕۆ هەڵی بژێرە، ڕازیت ئەڵڵا پەروەردگارت بێ، داوای یارمەتی لە داروبەرد و قەبر مەکە، باوەڕت بە پەڕۆیەک نەبێ قازانج بە تۆ بگەێنێ. ڕازیت محەممەد صلی الله عليه وسلم پێغەمبەری تۆ بێ صلی الله عليه وسلم ئەمڕۆ شوێنی سونەتەکانی بکەوە. ڕازیت ئیسلام دینت بێ، بە ئیسلام ئیش بکە، ئەو کاتە لەناو گۆڕدا ئینشاڵڵا بەروومەکەی دەبینیت کە زمانت فەسیح دەبێ. والله ئەوەی لە دنیادا خوای نەپەرست بێ بەتەنیا، شوێنی سونەت نەکەوت بێ، ئیسلامی بە بەرنامە و پرۆگرامی ژیانی خۆی نەزانی بێ، لەناو قەبردا لاڵ دەبێ، پەنا بەخوای گەورە. بۆیە پێغەمبەری خوا دەیفەرموو صلی الله عليه وسلم هیچ منظەرێکم نەبینیوە، هیچ وێنەیەکم نەبینیوە ئیلا قەبر ترسناکترە، قەبر لە هەموو شوێنە ترسناکترە، دەتخەنە قەبرێکەوە توانای جوڵت نییە. کەواتە ئەمڕۆ خۆت ئامادەکە،
ئەگەر دوای مردنت خۆش بوو ئینشاءالله حتا قیامەت و دوای قیامەتش خۆشی و شادیە. ئەگەر پەنا بەخوا قورسی شکەینە سەر خۆمان بەهۆی گوناه و تاوانەوە هەر بڕین بەهەشتین و چیمان کردووە دڵنیا بە ڕۆژێک کە مردین دەزانی چیمان کردووە. لەو ڕۆژە تۆ باڵغ بوویتە خەریک گوناه و تاوان یەڵی گوناه و تاوانم نییە چیم کردووە؟ بۆ هەر زینا تاوانە هەر قەتڵ تاوانە نەخێر تاوان زۆرەوە هەزارەها تاوان لەناو نامەی کردەوەکانی تۆ نووسراوە بە ملیۆنەها کەواتە ئاگاداری خۆت. وەڵڵاهی خۆشەویستان هەر کەسێک لە ئێمە ئەگەر جێگاکەی خۆی بزانایە لەکوێ ئەنێژرێ شوێنە قەبرەکەی خۆی بزانایە حەقیە زۆربەی ڕۆژەکان بچوایەوە تاوێ بگریایە بخۆی. ئەمە شوێنی منە بەس دڵنیا بە هەر لە زەویە دەشارڕێیتەوە. زەوی هەر زەویە فەرقی نییە. ڕۆژێک دێت لاشەمان کەس نایبینێ جارێکی تر تەواو کۆتایی بێتی. نە مناڵت بینێ نە خێزانت نە مێردت نە باوکت نە دایکت نە کەس و کارت کۆتایی بێتی. ئەمڕۆ خۆتی بۆ ئامادەکە. خۆشەویستان مەلایکەی ڕۆحکێشان کە دێن بۆ ڕۆحکێشانی ئێمە دوو جۆرن. دوو جۆر مەلایکە دێ بە ڕۆحکێشانی مرۆڤەکان. جۆرێکیان مزگێنی بەهەشت و ڕەزامەندی خوات پێدەن. یا ڕەبی خوای لەو کەسانەمان بگێڕی. مزگێنیت پێ ئەدەن خوالێت ڕازی بووە. تۆ بەهەشتیت. ئەبێ مەلایکە بە فەرمانی خوا بڵێت تۆ بەهەشتیت نەک مام حاجی خۆ بڵێ بەهەشتیمەوە نایخوا لای خوا. من بەهەشتیم چیم کردووە؟ نا ئەوە نایخوا لای خوا بەڵکو لەوانەیە خوا بۆ قسە بخاتە ناو ئاگری دۆزەخەوە. بەڵێ شەڵا ئومێدمێ بڕۆم بەهەشتەوە لە عەزابی خواشە ترسم. نەک قەتعیکەی قەتعی نابێ بکەی. عەشەرەی مبەشەرە ئەو دە نەفەری مزگێنی بەهەشتیان پێداوە پێدراوە ئەترسان جەهەنمی بن. تۆڵێ من ناترسم دیارە تۆ تەڵەبەی شەیتانی بۆیە ناترسی. ئەگەر لە دین تێ بگەشتایە ئەترسای بەس تێ نەگەشت بۆیە ناترسی. جۆری یەکەم دێن بۆ لای ئیمانداران مزگێنی بەهەشت و ڕەزامەندی خۆیان پێدەن. بۆیە زانایان دەفەرمون ئینسان کە ئەچێتە بەهەشتیشەوە ئەو تام و چێژەی لەبیر ناچێ ئەو لەزەتە خۆشەی لەبیر ناچێ لە کاتی مردنیان مزگێنی بەهەشتیان پێداوە. ئەمەندە خۆشە یا ڕەبی خوای لەو کەسانەما بگێڕی. لەناو بەهەشتی شاد خۆشی ئەو مزگێنی لەبیر ناچێ. جۆری دۆمیش مەلایکە پەنا بەخوا دێن دەڵێن فڵان کەس تۆ بۆ دۆزەخ دەڕۆی پێشەوەی بمرێ هێشتا ڕۆحی دەرنەچوو. فڵان کەس تۆ بۆ لای غەزەبی خوا دەڕۆی خوا لە تۆ تووڕەیە لێت ڕازی نییە. پەنا بەخوای گەورە بۆیە ئەم دوو جۆرە تاقمە دێنە خوارەوە. جا بۆیە ئەمڕۆ هەڵی بژێرە کامیانت دەبێ بەکردەوە نەک بە قسەی خۆت. خوای گەورە بە قسەی تۆ ناکە بڕیار لای خوای پەروەردگارە. تۆ بەهەشتیت یا دۆزەخیت خوالێت خۆش بووە یا لێت خۆش نەبووە. کەواتە ئاگادار بە ئەهلی تەقوا ئەهلی ئیمان مزگێنی بەهەشتیان پێدرێ مزگێنی ڕەزامەندی خۆیان پێدرێ پێیان دەوترێ مەترسن ئەلا تەخافوا ولا تەحزەنوا. مەترسە لە مەولا ترس بۆ تۆ نییە هیچ. خۆشە ڕۆحت بکێشن و بڵێن مەترسە بەڵام بۆ کێ بۆ کەسێک لەگەڵ خوادا ڕازگۆ بوو بێ. جا بۆیە ئەمڕۆ هەڵی بژێرەکان مەلایکەت پێخۆشە بێتە خزمەتت. مزگێنی بەهەشتت پێ بدا یا دۆزەخ مزگێنی ڕەزامەندی خوات پێ بدا یا تووڕەیی خوا. ئەمڕۆ بە کردەوەکان و بە قسەکان و بە عیبادەتەکانت بڕیاری خۆت بدە چونکە ئەوان دێن بە پێی کردەوەکان و قسەکانی تۆ بڕیاری سەدرەوە بە فەرمانی خوا پاش ڕەحمی خوای گەورە. خۆشەویستان مردن زۆر قورسە زۆر گرانە. یەکێک لە سەحابەکان دەفەرمێ وەڵڵاهی وا ئەزانم ڕۆحم لە کونی دەرزیەکەوە دەرەکەن دەرەوە. ئەمە نە قورسە. ئەمڕۆ خۆتی بۆ ئامادەکە دڵنیا بە هەر دەمریت. مەڵێ بۆ باسی مردنەکەی ئاخر شتێکە حەقیقەت و ڕاستیەکە لە پێشتە ئەبێ خۆتی بۆ ئامادەکەی. مردن سەرەتای هەموو خۆشی و شادیەکە بۆ ئینسانی ئیماندار. وەڵڵاهی ئینسانی بەهەشتی ئەو دەقەی کە مرد ئەو دەقەی ڕزگاری دەبێ ئیسراحەتەکە. بەڵام بۆ کەسێ لە خوا ترسێ لە دنیادا ترسی خوای لە دڵا بوو بێ خۆشەویستی خوای لە دڵا بوو بێ بۆی خۆتی بۆ ئامادەکە پێش ئەوەی پێت بگا بۆی خوای گەورە لەسەری ئاسان کە. لە حەدیثێکی صحیح بوخاری داهاتووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جامێک قاپی ئاو لە بەردەمیا بوو لە سەرە مەرگا تای هەبوو
سەری ژانی یەکرد هەموو گیانی تاب و گەرما بوو دەستێکرد بە ناو ئاوەکەدا و دەیهێنا بە دەموچاوی خۆیدا و دەیفەرموو لا إله إلا الله إن للموت سكرات لا إله إلا الله مردن چەندە قورس و گرانە چەندە ناڕاحەتە وای مردن چەندە قورسە ئاوێ کرد بە دەموچاوی خۆیدا بۆی تۆزە تایەکەی دابەزێ ئای مردن چەندە قورس و ناخۆشە چەندە گرانە بەڵام دوای مردن ئینشاءالله خۆشیەکان بۆ ئینسانی ئیماندار دەست پێکە بەڵێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەیفەرموو لای خوای پەروەردگار هەڵەبژێرم لای خوای پەروەردگار هەڵەبژێرم دەستی شل بۆ وەفاتی کرد صلی الله عليه وسلم ومالت يده دەسەکانی شل و خاو بووە وەفاتی کرد صلی الله عليه وسلم مردن قورس و گرانە بەڵام دوای مردن خۆشی و شادی بۆ ئینسانی ئیماندار کەواتە خۆت بۆ مردن ئامادەکە بە چاکە و بە عیبادەت ئەو کاتە ئینشاءالله دڵخۆشی دنیا و قیامەتە بیت اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات يا ربي خوايا شفای نەخۆشەکان من بدەی بە تایبەتی ئەوانەی داوای دوعای خێریان کردووە خوایە گیان ئەوانەی نەخۆشن لە ماڵەکان لە نەخۆشخانەکان خوایە شیفایان بدەی خوایە گیان ڕەحم و میهرەبانی خۆت بڕژێنی بەسەریاندا یا ربی خوایە لە کاتی مردنمانە مزگێنی بەهەشتمان پێ بدرێ یا ربی خوایە ناو قەبرمان بۆ بکەی باخێک لە باخەکانی بەهەشت یا ربی خوایە زمانمان فەسیح و پاراوکەی بۆ جوابدانی مەلائیکەکان یا ربی خوایە ئاخرمان بەخێر بگێڕی شەوێک ڕۆژێک کاتێ بمامرێنی خۆت لێمان ڕازی بی خوایە مەلائیکەی ڕەحمەت و بەهەشت بۆمان بێن یا رب العالمین یا ربی خوایە لە شەڕ و بەڵا وڵاتمان بەدوورکەی لە ئاژاوە وڵاتمان بەدوورکەی ئەوانەی نەخۆشن شیفایان بدەی ئەوانەی قەرزارن قەرزاریان بۆ دەبرکەی ئەوانەی کێشە و ناخۆشی و ناڕەحەتیانەیە یا ربی خوایە دڵخۆش و بەختەوەریان کەی آمين 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين